دووبارە سڵاو و بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی بە کاتی عەقڵ من یاسین ئافتاو لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست دوای دیارنەمان و هەروەها دوای پێشکەشنەکردنی بەرنامە لە تەلەڤیزۆنەکان بۆ ماوەی 8 ساڵ بە یەکتری شادەبینەوە لە ڕێگەیم بەرنامە بە ئومێدم کۆمەڵێک پرێز وە گرفت و بابەت بوو ڕوژێنی کە هەم بۆ من بۆ میوانەکان و بۆ ئێوەی بینەریش سود و کەڵکێکی هەبێ بەرنامە یەکەممان تایبەتە ئەو دۆخینا ئومێد و ڕەشبینی کە کۆی خەڵکی کوردستانی لە باشووری کوردستان داگرتوتەوە ئەم پێشەکێش دەست پێەکەم وەکو ئەوەی خۆڵەمێشی مردووی بەسەراکرابێ یەک نەتەوە لە دەریای ناومێدی و ڕەشبینیا دێت و ئەچێ بە دەگمەن کەسێکە بینی دڵی بە ئومێد ئاوەدان و چاوی بە هیوا ڕۆشن بێ بە دوای هەروتە و لێدوان و گۆرانی و ئیقتیباسێک کاگەڕێن کە ناومێدتر و ڕەشبینتریانەکات ناومێد بەرچاییان قاوەی بەیانیان قوت و ژەمی ڕۆژانیان ناومێدیە ماغوڵت و بۆکۆفسکی و سیوران و شۆپنهاور و هەر ڕەشبین و ناومێدێکی لە دنیادا هەیە سەر لە نوێ بە دەنگی دەهێننەوە و وەکو چێشتێکی سارد بۆ لەسەر سفرەی ئەمڕۆیان چون شەرابێکی کۆن لە شوشەی تازەی ئەمڕۆیان ئایخۆنەوە بەیەکێکیان نموت مرۆی ئاوەزمەند بۆ یەکێک کە نەخۆشیەکی سەختێتی وادە و بەڵێنی مەرگ هێندە دووپات ناکاتەوە نەتەوەی ئێمە لە باشوور وەکو بیمارێکی دەردناک وایە پێویستی بە دەنگێکی دڵسۆسە هانی بدات و غیرەتی بداتە بەر بیبوژێنێتەوە بە هیوای درۆ پەمەیینا بەڵکو بە ئاوات و ئومێدی ڕاستەقیلە ئومێدێکی ڕەسەن کە کارزانانە دەچەندرێت و بە کاوەخۆ پێگات و بەرەگرێ مەحوی وتەنی دەمێکە شاری پرشۆری مەحەبەت مات و خامۆشە هەرێمێکی بێدەنگ و ناومێد لە ژێرباری قەیران و کۆستەکاندا داڕما و یەک دەنگ نییە بانگی بکات وەکو بانکردنەکەی سوهراب بانگم کە بانگی تۆ خۆشە هەموو چوونەتە ماڵەوە و خەریکی بزنس و مناڵ و باخ و خەون و چێژە بچووکەکانیانن وەکو چاو لە ڕێیەکانی قوستەنتین کافاڤێ لە چاوەڕوانی بربەریەکاندان ئەو هێمنیان پشێوێنێت بەنیازی فریاد ڕەسێکن لە ئاسۆ بێت و لەم دۆزەخە دەریان پێنێ چاوەڕوانی معجیزەن لە سەردەمێکدا معجیزەکان بەسەر چوون و بەوتەی شەمسی لەنگەرودی دەبێت گۆچانەکەی موسا بدەینە دەست چارەی چاپلین و پێ بکەنی لە دۆخێکی ئاوا ئەستەمدا دەبێت ئومێدەوار و گەشبینەکان چی بکەن ئایا ئەمە سەردەمی ئاینی ناومێدیە و ئومێدەوارەکان لە خاچە دێن شار بەدەرەکرێنیان وەکو پەیامبەرێکی مەزن دەرگایان بۆ کرێتەوە و سەردەمێکی نوێ لە بوژانەوە و بزاوت و گەشبینی دەست پێیەکاتەوە یەکەم بەرنامەی بە کاتی عەقڵمان تەرخان کردووە بۆ ئەم پرسە بە میوانداری دوو ئازیز و خۆشەویست مامەسا ئاواد ئەحمەد سوڵتان نووسەر و وەرگێڕ و زائیدەن کۆمەڵە شتی تر لەگەڵ مامەسا و ئەزیز مامەسا ناجی ئەفراسیا و کاویش وەرگێڕەوە لە هەمان کاتیشە مامەسای زانکۆ بە خێراتنی هەردووتانەکەم سپاستانەکەم کە بەرنامەی یەکەمم ئەڕازێنەوە دەمێکە ئێمە لە تەلەڤیزۆنە بێکەوە دانەنیشتوی مامەسا لەگەڵ جەناب تا دووسێ بەرنامە هەیە بە لەگەڵ کاک لەگەڵ مامەسا ناجیە ئەمە یەکەم بەرنامەمانە خۆشحاڵم مامەسایان پێتان خۆشە دەرکەوتومەتەوە دیسانەوە بەس تۆ هەموو جارێ پەن بەم لێ بزانین ئەم شەو چیمان پێەکەی دنیایەکی خۆی وایە دنیایەکی مەترسیدارە هەر قسەکردێک باجی خۆی هەیە ڕاستی بێگومان خەڵک پێی وایە قسەکردن هیچ ئەو کاریگەری نیە بەڵام ڕاستە قسەکردن لە نەمنەوە کۆمەلگانە پێم وابێ یەکێکە لە ئەرکە لە ئیشە هەرە قورسەکان کە ئینسان بێگومانەتی قسەی ڕاستەقینە قسەی ئەوە ناڵم بێگومان قسەکردن شارزاییەوێ هەموو کەس نازانێت قسە بکە و قسەکردن بریتی نییە لە دروستکردنی دەنگ قسەکردن لە دوای بیرکردنەوەیەکە لە دوای تێڕامانە قسەکردنێکە بە غەریزەیی بکرێ هیچ جێگەیەک ناگرێ دۆکو هاواری ئاژەڵەکان وەکو دەنگ بەڵێنگی ئاژەڵەکان وایەوە بەڵێ مامەسا نازیجان خۆشحاڵم بەخێرات دەکەم وەکو یەکێک لە گەنجە دەرکەوتەکانی دنیای ڕۆشنبیری ئێمە و من بە ئومێدم بەرنامەی بە کاتی عەقڵ ببێت یەکێک لەو بەرنامانەی کە ڕوخسارە تازەکانی هی ناوەندی ڕۆشنبیری کوردیش لەگەڵ بینەرەکانە زیاتر بێکەوە گرێبا و بیان ناسێنە دەستخۆشیم هەیە هاوڕێیان طبعاً تۆ ئەرشیفێکی دەوڵەمەند هەیە لە بواری فکری و ڕۆشنبیری کوردیە ڕاستەکەی ئێمە یعنی ئەو بەرنامانەی ئەگەر پێشتر پێشکەشێک کردووە لەسەر کتێب یان لەسەر ڕانانی کتێب و ئەوانە ڕاستەکەی ئەتوانم بڵێم کەلێنێکی گەورەی پڕ کردوێتەوە لە ڕۆشنبیری ئێمە ئەگەر خەڵکانێک هەبێت تااقەتی خوێندنەوەی نەبێت یان دابنیشێ کتێبێک بە تەواوی بخوێنێتەوە ڕەنگە بچێتە سەر ئەو ڕانانی ئەو کتێبانی کە بەڕێزت پێشتر کردوتەوە ئەو ئەزمونەی بەڕێستان بەڕاستی هانی دان کە ئێمە ئەمڕۆ لێرە ئامادە بین هیوادارم توانین گفتوگۆیەک و دبیتێکی سوود بەخش بکەین بەڵێ کاک ئاوجان لە پێشەکی بەرنامەکەیە باسی
ناونانی بەرنامەکە کەم بە کاتی عەقڵ بۆچی بە کاتی عەقڵ لە پێشەکی بەرنامەکە ئاڵێم هەموو ڕێگاکانمان تاقی کردەوە جگە لە ڕێگای عەقڵ هەموو تو لە ڕێکانمان هەموو هەوراز و نشێوەکانمان تێی کرد بە تەنیا بە عەقڵ نەڕۆشتین بەڕێوە ناوی بەرنامەکەش لەوە هاتووە نازانم بەجددی ناوی بەرنامەکەتان بەلاوە باشەیە هیچ شتێک بینێکتان لەسەر ناوی بەرنامەکە هەیە ناوی بەرنامەکە وەک خۆی یاوەکو ئەم زمینەی ئێمە لەلایژی ناوی بەرنامەکە بە کاتی عەقڵ لە پەیوەندیا بەم کاینەوە کە لێرە هەیە و پێوترێ کورد ناوێکی زۆر خراپە بەڵێ بەڵام لە پەیوەندیا بۆی کە تێڕامانێک و بیرکردنەوەیەکە بێ کە هەوڵدان بوو بەکارهێنانی ئەم بەشەی بوونمان بێ ئەمەیان مەسەلەیەشی ترە لە پێشەکی بەرنامەکەیاڵم نەگرتنی ڕێگەی ئاواز ڕابردوومانی وێران کرد ئێستامان سوتماکە و داهاتوشمان باش نابێ بە تایبەتی لە دنیا کە هەموو دنیا سە چۆتە سەر ڕێگای عەقڵ بە عەقڵ بەرمە بنای عەقڵ ژیانی خۆی بنیادنێ ئێمە ناوچەی ئێمە هەر کوردنە ئەم ناوچەی ئێمە کە ناوی دنیای ئیسلامە و خۆرهەڵاتی ناوڕاست بە تایبەتی کە ناو جەرگەکەیەتی یەکێکە لە دواکەوتوترین دنیاکان لە کاروانی عەقڵ پێم وابێ ئیتر ئەوەیە هەمومان ئەبێ هەڵوێستێ بکەین هەمومان ینی بەبێ ئیسیسنا بڵین ئیتر خۆمان پێویستە گالیسکەکەمان تەسلیمی ئەسپی عەقڵکەین نازەم تا چەند ئەو گزارشتت پێ دروستە لەگەڵ یەک مەسەلەی ترە ئێمە بەتەنها کێشەی بەکارنەهێنانی عەقڵ و دواکەوتنمان نییە بەڵکو کێشەی ئەنتی عەقڵمان هەیە ئێمە لێرە عەقڵمان بەکارهێنین بەڵام بە پێچەوانەی ئەو ئەرکەی کە بە عەقڵ سپێردراوە ینی عەقڵمان بەکارهێنین بۆ نائەقڵ عەقڵمان بەکارهێنین بۆ بیر نەکردنەوە ینی کاینی ئەم کەلتورەی ئێمە توانایەکی زۆر سەیری هەیە بۆ تێنەگەیشتن توانایەکی زۆر عەجایب هەیە بۆی هیچ فێر نەبێ ئەتوانێت فێر نەبێ ئەنی مەناعەتێکی زۆر زۆر گەورەی هەیە بەرامبەر بە فێربوون بۆ ئەمەش بە عەقڵەکە ینی ئەم کاینی ئەم بەشەی مرۆڤ کە ناوی عەقڵەوکە لە فەلسفەی کلاسیکە بە باڵاترین بەشی خودی مرۆڤ دادرێ لەلای ئەم کاینە بەکارهێنرێ بۆ دژایەتیکردنی خودی عەقڵ حەزم کردم پێشەکێ لەسەر ناوی بەرنامەکە بڵێن ئەگەر کەسی جەنابیشت تێبینێکتە بێ لەسەر ڕاستەکەی هاوڕێ ئەمڕۆ ئەگەر با بڵین لەسەر پرسی عەقلانیەت قسە بکەین ینی بیبەسنەوە بە عەقلانیەت و عەقڵەوە مرۆڤی با بڵین قوتابخانەی فرانکفۆرتی ئەدەبیاتێکی باشیان هەیە لە بواری لەسەر عەقلانیەتی ئەمڕۆ ینی مەرج نییە هەموو عەقلانیەتێک شتێکی با بڵین باش و ئەوە بێگرنگ بێ بۆ کۆمەلگا ئێمە عەقلانەتێکی ئامرازیمان هەیە ئامرازگەرایی و ئەوەی کە پێوتری عەقلانەتی تەکنەلۆژی و دوجار هەر بەرهەمی عەقڵە لە ڕاستیە بۆیە ئەگەر تەسەورەکەمەوە عەقڵی تۆ عەقڵێکی زیاتر عەقڵێکی فەلسەفی بێ زیاتر عەقڵێکی فکری بێت ئەوەی کە هابرماسەکەی و عەقڵە تەواسولی کە هەمومان بەیەکەوە شتێک بەرهەمێنین کام لە خزمەتی سروش لە خزمەتی مرۆڤ لە خزمەتی بوونە تقریبا بۆمان ناجینە بە عەقڵ ئامێری ئەوەی کە مەدرسەی فرانکفۆرت قسەیان لەسەر زیاتر بەرەو وێرانکردنی سروش وێرانکردنی ئینسان بەرەو کۆنتڕۆلی زیاتری ئینسان ئێمە زیاتر بە معنای ئیجابی عەقڵمان بەکارهێناوە جا هیوادارم ئەوە بۆ هۆشمەندی تاکی خۆمان و دوجار کۆمەڵگەی ئێمە ینی بچێتە خزمەتی ئەو خانەی ڕۆشنبیریەی کە ئیشی لەسەرەکرێت بکە بەڕاستی توانم بڵێم کاریگەریەکی زۆری نەبووە ینی ئەتوانم بڵێم ئەدەبیاتی ڕۆشنبیری کوردی هەر لە وەرگێڕان نووسینەوە هەتا ئێستا بیگریت ڕەنگە ئەگەر بین توێژینەوەیە بکەین بزانین ڕادەی کاریگەری و ڕادەی ئەوەی کە تا چەنە خوێنەر لە ناو کۆمەڵگەی ئێمە زیادی کردووە بەو ئاستەی وەک پێویست نییە لە ڕاستیە بۆی وادارم بەڕاستی ئەم بەرنامەی تۆ جارێکی تر کە گەڕایتەوە ناوکایە بچێتە ئەو خزمەتەی کە پێشتر هەوڵێک هەبووە و درێژەی هەیە بەڵام ڕەنگە وەک پێویست نەبوو بێەوە کاریگەریەکی لاوازی داناوە تا ئێستا دەست خۆش حەزەکەم بینە ناو تەوەری بەرنامەکەمان تەوەری بەرنامەکەمان لەسەر ئەو ناومێدی و ڕەشبینیە کە زۆرینەی ڕاهای کۆمەڵگەی ئێمەی لە کوردستانی باشوور گرتوێتەوە هەر بە یەک پیاسەی بازار و گەڕانەوە پێم وابێت زۆر پێویستت بە عەقڵی دیکارتی و عەقڵی تەحلیلیهی مەدرسەی فەلسەفەی تەحلیلی ئەوهانە نیە بۆی کە پێی بگەی یەکسەر هەستەکەی کە خەڵک هەر هەمیان چاویان لە نادیارە و ئومێدێکیان بە هیچ جوڵە و بزاوتێک هیچ گۆڕانکارێک نەماوە لە ژیانی خۆیانە نازم هەمان لە هەمان شتا هاوڕان لەگەڵ مایە ڕێیەکی جیاوازتانەیە لەسەرەوە بە بڕای من ناومێدی یان ڕەشبینی مووقفێکی فکریە تاسەورێکە لە ئەنجامی تێڕامان و بیرکردنەوە دێت
و وەرگرتنی هەڵوێستێکە لە ژیان من ئەمە لێرە نابینم مرۆڤی ئێرە نە ناومێدە و نە ڕەشبینە لەبەرەوەی ئەم مووقیفەی نییە ناومێدی بەردەوامی هەیە ناومێدی دۆخێکە دەبێت هەمووی بژیت و تێی بپەڕێنی ئەم مرۆڤی ئێمە کاینێکی سروشتێ لەسەر غەریزەکانی ئیژەکە لەسەر ڕەمەکەکانی ئیژەکە کاتێک کە برسیە بێ ئەیکا بە هاوارە و کاتێکیش کە مەعاشەکەی وەرگراتەوە بۆ ماڵەوە لە دەیبینی هەراو بەزمێکی زۆر نێتەوە لە شوێنێکا و خۆپیشاندانەکە و دەی ئێوارەش لەگەڵ ژنەکەی چەند لە چێشخانێک نانەکۆن هاوارەکەڵێ من تەنها 250 دینارێن پێ و بەرزەکەی تریشەوە ئایفۆنێکی زۆر تازەی پێ بە سیارەکەی خۆی چێ بوو خۆپیشاندان ئەم کائینە کائینێکی سروشتیە کائینێکە نەچۆتە ناو پەیمانێکی کۆمەڵایەتیەوە واتە کۆمەلگایەکی دروست نەکردو هێشتا ئەمانە لە پەیوەندیانین بە یەکتریەوە ئەمانە لە ناو گروپان باش تۆ پێ دوای ئەوەی کە هەیە لە ئێرە ناومێدی نەخێر لە بەرەوەی ناومێدی پێویستی بە تێگەیشتێکی قوڵ هەیە ئاو تێگەیشتە لێرە نیە ئەوەی ئێمە ئەکرێت لە ژێر چنایەکە لا ژێر ناوی ئازار تێرکردنی غەریزەکان برسیبوونی غەریزەکان حاڵەتی ناڕەحەتی ئاو جۆرێک لە هەستکردن وەک ئەوانی تر نەبوون کۆمەلگای ئەم شوێنی کە پێڵێن کۆمەلگای کوردی کە من لە ئێستا گومانم زۆر لێ هەیە کە من ناوی کۆمەلگا بێ و 30 ساڵ پێش ئێستا کۆمەلگایەکی ڕاستەقینە بوو مەبەستت لە کوردستانی باش بەڵێ بەست لە کوردستانی باشوورە لە پێش ساڵی 91 ئەمە کۆمەلگایەکی ڕاستەقینە بوو فەردی هەبوو تاکی هەبوو و تاکەکان بیریانە کردەوە لە دوای ئەو ساڵەوە بە پرۆژەیەکی لە دوایەوەیەکەوە پرۆژەیەک هەیە بۆ دابەزاندنی مرۆڤەکان لە تاکبوونەوە و داخەڵکردنیان بۆ ناو گروپێک بۆی ببن بەدانا هەموو هاتو هاواری ئەم کائینانەی لێرە هەیە بۆ ئەوەیە لە دانەکانی تر بچن واتە لە بوونێکی ئۆرگانی لە مرۆڤێکی هۆشمەندەوە ببن بە بڕغوەیەک بەڵێ لە ناو شوێنەکە ئیشان هەبێ داوای تەعینبوونەکە ئەو پرۆژەیە چێ ئەو ئەتوانی تهدیدی بەڵێ ئەو پرۆژەیە بریتە لە پێچەوانە بوونەوەی تەسەوری ئێمە بۆ دنیا و تەسەوری ئێمە بۆ شۆڕش و بۆ نیشتیمان پەروەرێتی و بۆ نەتەوە هەموو ئەمانە لە دوای ستاڵینەوەیەکەوە هێواش کاڵ بوونەوە داوای لێ هات ئێستا پێچەوانە بوونەتەوە باشە بەس با یەک پرسیاری زۆر دقیقی لێ بکەم ئەو پرۆژەیە بەتەنیا چکە ئێستا لێرە سیاسەت و سیاسیەکان یەکێتی پارتیش بیزات بوون بە عەلاگە و هەموو شتێکیان پێ هەڵاسین ئەو پرۆژەیە بەتەنیا سیاسیە یا هەموو لایەنەکانی دیکەی کۆمەڵگەی بەشدارن لەو بەدانەکردنی مرۆڤی ئێمە و لە مرۆڤ خستنی مرۆڤی ئێمە بە تعبیرەکەی جنابەت ئەم پرۆژەیە ئەوەی سەیرە کاکە یاسین پرۆژەیەکە ئیشی بە ئینسان نییە پرۆژەیەکە لە دەرەوەی مرۆڤ ینی تۆ سەرنج بدە ئەگەر لە وڵاتێکی ئەوروپیا بۆ ماوەی هەفتەیە قوتابخانەکان دابخرێ حکوومە دەڕوخێ لای ئێمە بە درێژایی ساڵەکە قوتابخانە نەبێ حکوی قازانجێتی کاتێک لە شوێنێکی تر جادەیەک داخن خۆپیشاندەران هەموو شتێکی ئابووری وەستێ لێرە جادەیەک داخن تەنها هاوڵاتی زەرێتی بەردەوام خۆپیشاندان و ناڕەزایی پرسیارەکەت ئەو پرۆژەیە بەتەنیا ینی چکە ئەسا هەر قسێک بکەین یەکسەر پشتەمەلیەکێتی و پارتی ئەگیرە و ئەهێنرێت ئەخرێتە سەرشانی ئەوان مەبەستەکەم لەوایە کە ئەم پرۆژەیە بەتەنیا ئەوانن یا کۆی کۆمەلگە ئێمە خۆی بەشدارە لە مرۆڤ خستنەیە ئەم پرۆژەیە بە دەرەجەی ڕئیسی بە پلەی یەکەم خەتایەشێتی و پارتیە کە دەرفەت هەبوو وانە بێ کۆمەلگایەکی بێبەرهەم دروست کرا کۆمەلگایەک تۆ سەرنج داوە لە شوێنێکەوە دەرەکەوێت ئەڵەن کارێک دروستەکە یان سارێکی دروست کردووە ئەمە هیچ ناگەێنێ لای ئێمە هیچ موئەسسەیەک نییە بچێ ئەمە لە خۆ بگرێ بڵێ وەرە با ئەمە بکەین بە پرۆژە لەبەرەوەی ئەمە زیانی هەیە دروستکردن و داهێنان زیانی هەیە بۆ ئەو پرۆژەیە کە ئێستا لە گەڕدایە ئەویش بریتێ لە چی لە تاڵانکردن ئەم سیستمە ناوی سیستەمی تاڵانچێتیە هیچی تر لە لای من ناوی نییە دەستخۆش کاگاوجان ئەگەڕێمەوە بێگومان قسەی ترێ بکەین لەسەرەوە مامۆستا ناجیجان جەنابەت لەسەر ئەو مەسەلەی ڕەشبینی ینی من وتم هەر بە سکانکردنێکی بەسیط بۆ چوونە بازارێک و هاتنەوەی هەستی پێکە ینی بە تایبەتیش تۆ ینی کە لە خەڵکەوە لە سەری خەڵکی خواری خوارەوە تا سەری سەرەوە ینی هەمووی چاوەڕوانی دەرەوەیە ینی بۆ نمونە خەڵک فترێک شعران
هاواری عبادیان نەکرد فترێک هاواری مالیکیان نەکرد ئێستا بۆ نمونە ینی ئەنواع ئەشکال فریادڕەسن بەس کەس بۆ فریادڕەست چاو لە کۆمەڵگەی خۆمان ینی چاوی لەناو خۆ نییە تۆ شەز بە و ناومێدی و ڕژبینیاکەی وە لەسەر یعنی لەسەر ڕادە و ئاستی ڕژبینی و ناومێدیەکە قسەت چییە؟ بەڵێ طبعا سەرەتا ئەگەر ناومێدی هەبێت ناومێدی ئەگەر هەبێت ناومێدی شتێکی خراپ نییە ئەگەر بە تایبەت ئێمە بڵین ناوی بنین ناومێدی سیاسی ڕەنگە باشتر بێت چکە ئەگەر هەر باسی ناومێدیەک بکەین ڕەنگە کۆمەلگا عادەتەن تاکەکان زۆر جار ناومێدی و ڕژبینیەک هەیە پەیوەندی بە تاکێکەوە خۆیەوە هەیە بۆی ئێمە بابەتەکەمان نەچێتە خانەی با بڵین گەشە پێدانی مرۆی و ئەو بابەتە و چۆن چارەسیری ناومێدی لای تاک بکەین ئێمە ئەوەی کە تەسەورەکەم تۆمە بەستە بێت ناومێدیەکی سیاسیە و ناومێدی سیاسی هەمیشە تاکەکان بەرپرسیارن لەوەی کە بەرپرسیارەتی کۆمەڵگەشیان لەسەر شانە نەک بە تەنها ئەوەی کە ناومێدێک ڕژبینێک کەسێک کە ناومێدە بێ لە ژیان هەوڵی خۆکوشتنەدا بۆ نمونە بەڵام ئەم ناومێدە سیاسی ئەگەر هەبێت من تا ڕادەیەک هاوڕام لەگەڵ مامۆسا ڕەنگە دقیق نەبێ ئەوەی کە لە کۆمەلگای کوردیا هەیە ئەو هۆشیاریە باڵا هەبێت کە ناوی بنی ناومێدی سیاسیە زانی لەبەرەوەی لە ڕاستیە ئەگەر ناومێدی سیاسیمان هەبێت خاڵێکی ئیجابیە لە کۆمەلگە پێشکەوتوەکان یاوتوانی نەک بانەڵین کۆمەلگەی پێشکەوتو یا ئەو کۆمەلگانەی کە پێشتر بە شۆڕشێکی با بڵین فکری و سیاسیە تێپەڕیون لەم کۆمەلگانە ناومێدی دابش بووە بۆ دوو ئاست ئەو ناومێدیە سیاسیە ناومێدیەک هەبووە ڕەنگە تاکەکانی بەرەو نیهلیزم و فەلسفەی پوچگەرایی و هەتا دوایی بردبێت بەڵام ناومێدیەکی تریش هەیە تاکەکان وا لێ ئەکات وزە لەم ناومێدیە وەرگرن و کارێ بکەن ئەم ناومێدیەی کە هەیە با بڵین ببێتە خاڵێک بۆ هەستانەوە ببێتە خاڵێک بۆ تۆ کاگاوات گومانی هەبوو لەوەی کە ئێمە بەبێ وشیاری بتوانین ناومێد بین بڵێ بەس ئەوی لە کۆمەڵگەی ئێمە ینی جۆرێکە لە ئیفلیج بوون ئەتوانین وای نازام ئەگەر دقیقتر بێەوە و ناومێدیش هەمیشە بە دوای خۆی جۆرێک لە بزاو تێنێتەوە بەس ئەوی کۆمەڵگەی ئێمە هیچ ئەوانی لێ چاوەڕێ ناکرێت ئەو مامۆستا ئێمە طبعا من ناڵێم کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی پاسیڤە بە پێچەوانەوە ئێمە ماتەوزەیەکی زۆر لە کۆمەلگەی خۆمانە ئەبینم لەوەدا طبعا هاوڕانیم لەسەرەوەی کە ئەگەر کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکی پاسیڤێ بە درێژایی مێژوو یعنی کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەک بووە کە لە چرکە ساتێکا توانای هەستانەوەی هەبووە و توانای گۆڕینی واقعی خۆی هەبووە بەڵام ئەمە ئەکرێوەکەوەی پرۆژەی کە بەڕێستان هەردوو لە ئاماژەتان پێکرد بە پرۆژەیەک ئەمە کرابێت تا ئێستا ئەوەی کە گرنگە لە ڕاستیە ئیشی لەسەر بکرێەوە ئەرکی ئەوانەی کە با بڵین ئیش لەسەر سیاست یا فکری سیاسی و ئیش لەسەر هۆشیاری سیاسیەکەن ئەرکەکە ئەوەیە کە جارێکی تر تاک وا لێ بکەن تاکی کوردی بگەڕێتەوە بۆ سەر ئەو خوێندنەوەی ئەوەی کە مامۆسا باسی کرد لە پێشنەوە یەکات تاکی ئێمە بە شێوەیەکی گشتی کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەک بۆ بیری کردوێتەوە طبعا ئێمە ئەگەر خۆشمان بیرمان نەیەت بەڵام ئەومان بیستووە کە لە هەشتاکانە سەردەمێک بووە خەڵک بەردەوام کتێب توانای کڕینی کتێبی نەبووە کتێبی قەرز کردووە کرێتی کتێبی خواستووە ئەمڕۆ نرخی کتێب لە کوردستانەوە بزانم هەرزانترە لە پاکەتی جگەرە و لە نێرگەلە و لە زۆر شتی تری تەرفیهی هەرزانترە بەڵام ڕێژەیەکی زۆر سنووردارە وانەی کە دەسەبن بۆ پێ دوای ئەم دۆخێکی ئێساتیایی دۆخێکی کاتیەوە کۆمەلگەی ئێمە ئەو دۆخەتەیە پەڕێنێ هەمیشە ئێمە هەرگیز نابێ ناومێت بین لە خراپترین حاڵەتە ئەبێ کۆمەلگا و ئەوانەی کە بیرەکەنەوە با بڵین دەردە دڵێکەکەن وەکو ئێمە ومانان یان گلەییەکەن لە کۆمەلگا ئەبێ ئەمەلی هیوای ئەوەمان هەبێت کە ئەم کۆمەلگا جارێکی تر ئەبێ هەمیشە ئەو تروسکایی و هیوا هەبێت کە جاری تر ئەم کۆمەلگا ئەزانم وەکو ئەبێ بەس بە پێ دوایە کە کۆمەلگەی ئێمە تۆ ئەو ماتەوزەیتیە و پۆتەنشەڵەتی تایە تایەتی بۆی کە لەم دۆ خەشتێ پەڕێنێ یاخود بەڵێ ئەتوانێت بەڵام هۆکارگەلێکەن مامۆسا لە ڕاستیە ئەگەر نازانم لەم تەورە قسەی لەسەرکەین یا دواتر بەڵام بابەتەکە ئەتوانین بڵێن زیاتر جیهانگیریە ئەو پرسەی کە قسەی لەسەرەکرێ ئەم پرسی ڕەشبینی و نامۆیە یان ناومێدیە ئەبێ بگەڕێنەوە سەر ئەو نامۆبوونەی کە کۆمەلگەی سەرمایهداری لەگەڵ خۆیان هێناوێتی یعنی ئەم چینایەتیەی کە ئەمڕۆ چینایەتیەکی زۆر گەورە هەیە لە نێوان توێژەکانی کۆمەلگا لە نێوان چینی هەژار و دەوڵەمەندە
ئەم چینایەتیە ئەوەی کە پێشتر مارکز بە قرزکردن لە هیگڵ چەمکی نابۆمبوون وەرەگرێت و ئەمڕۆ ئێمە کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگەی جیهانی کۆمەڵگەی مرۆیی ئەتوانین بڵین بەگشتی لە دۆخی نامۆبوونایە گەشتووە بە قۆناغی یەکێ لە لێکەوتەکانی نامۆبوونی مرۆڤ لە سەردەمی سەرمایەداریە کە مارکس پێشبینی کردووە یەکێ لە لەکەوتەکانی ناومێدی و ڕەشبینیە کە وای لێ ئەکات هەمیشە لە دڵەڕاوکێیە بێت لە ناومێدیە بێت لە ڕەشبینیە بێت بەڵام ئەم ناومێدی و کووتمان ئەبێت ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە کۆمەڵگە جارێکی تر هەستێتەوە و تەسلیم بە واقعەتاڵە نەبێت. دەستخۆش مامۆستا ناجیجان دێم وەلای تۆ کاکێ ئاوات لەو ڕۆژانەیە بڵین راپۆرتێکی هی مفەسەلی هی سایتێکی هی یابانی بخێنەوەی نیپۆن.com نیپۆن هینە ینی ئەڵێ پەنجەرەی بینینی یابانە پەنجەرەیەکە بۆ بینینی یابان لە ئاستی جیهانەوەوانە راپۆرتەکە لەسەرەوەی کە بۆچی گەنجەکانی یابان مناڵ ناخەنەوە ئەڵێکێک لە هینەکانەوەی کە هیچ ئومێدییان بەداهاتونیە لە دووسێ راپۆرتی دیکەی هی میدیای ئینگلیزی میدیای بریتانی میدیای ئەمریکی حتا میدیای عەرەبیە هەمان سەدان بینیەوە کە نەخستنەوەی مناڵ یعنی ئێمە ئەڵێن بەرەو قۆناغە گەڕن کە قۆناغی زستانی دیمۆگرافی پێڵێن کە ئەو هەڵکشانە گەورەیی ژماری دانیشتوانی تر و دەوردە بەرەو لێژبوونەوە ئەڕوا ئەڵێ یەکێک لە هۆکارەکانی ڕەشبینیە بەرامبەر بە ئایندە و نەبوونی ئومێدە بەوەی کە لە داهاتوویەکی باشتر ڕوبەڕوومانە بێتەوە قسەیەکی دیکە لەسەرەوەیە کە تا سەدەی 20 ئێمە لە سەدەی یۆتۆپیای ئەژیای پێش سەدەی 20 سەدەی یۆتۆپیا گەورەکان بوو بەس لە دوای سەدەی 20ەوە سەدەی دیستۆپیا دەستی پێکردەوە یۆتۆپیانی ئەو شوێنەی کە شوێنە خەیاڵیە زۆر پڕمێدە دیستۆپیا پێچوانەوە ئەوە پێ دوای ئەم دۆخە هەر ئێمەنین وە جیهان هەمووی بەرەو ئەوەیە چکە تۆ مرۆڤی ئێمە و ئەم منتیقە داوەڕی لە کۆیجان بەس هەستەکەم دۆخەکە ئەو دۆخی ناومێدی ڕژبین دۆخێکی گلۆباڵەوە بەتەنیا ئەمێ نەگرتووە من دیسان هەر ئەمەوێ بە تایبەتی سەیری ئێرە بکەین جیهان هەندێک گۆڕانکاری گەوری بەسەر هاتووە تەکنۆلۆژیا و تەکنۆلۆژیای ڕقمی بە تایبەتی مرۆڤێکی زۆر تەنکی دروست کردووە مرۆڤێک کە ئەو کاینە پرۆزەی جاران نیە 50 ساڵ پێشستانیە وەکو مامۆستا باسی کرد کێشەی نەخوێندنەوە ئێستا لە شوێنانی تریشەیە بۆ ئێستا خەڵک زیاتر بۆ تەرفیه خوێنێتەوە لەناو کتابەکان ناخوێنەوە ڕۆمانە خوێنەوە خەڵک ئەوە تا کۆلێجە فەلسەفیەکان لە جیهانە داخرێ ینی و ئینسانەکان قۆناغەکانی خوێندن لە ناوەڕاستە تەرگەکەن وەچن بەلای ئیشەوە بەس من ئەمێ بڵم جیاوازیی گەورە هەیە لە نێوانەوەی لە جیهانە ئەگوزەرێ و لەگەڵەوەی لێرە ئەگوزەرێ ئەویش لە جیهان بۆم تهدیدکە بەڵێ بەس کوردستان بەسم ئەم سێ چوار شارە شکۆلەی خۆمانە بەس بۆی کە ئەو شوێنەیە کە پێڵێن سلێمانی و کەمنی لێ لە دایک بووم هەولێر و دووە کە بینی و من شارەکانی تری عێراق لە دوای نەوەیەکەوەی تر من ئاگادارێ نیم لە کاتێکا من پێشتر پێم وا بوو بەغداد یەکێکە لە خۆشترین شارەکانی ئابوو ئەم منتیقەیە ئێستا کە خەڵک لە بەغاوێ باسێکا سێرەکەم بەغاش کۆمەڵە کێشەیەکی هەیە زۆر نزیکە لەمانی ئێمەوە لێرە جیاوازێکە لەگەڵ ناومێدیان ئەگەر ناومێدیەک هەبێت لەوەیە نەک لێرە ئەویش پێیان وایە کە ئیتر لەمە ئێستا باشتر نابێ ومێدیشی بە ئایندەنیە کەشتی کە ڕوو بدات ئەوانی کە چاوێن لە ئایندە نیە ئەوەی لێرە هەموو شتێکیان هەیە هەموو مافەکانیان بە یاسا پارێزراوە و هەموو لانی تەندروستی و لایانی ئیشکردن و سەفەر و گەڕان و هەموو شتێکیان هەیە لە ناو کۆمەلگاکەی خۆیانە ئەمەی لێرە هەیە زۆر جیاوازە لێرە هاوڵاتی لێنە ئەم سیستمە پەیوەندیەکی کۆمەڵایەتی پەیمانێکی کۆمەڵایەتی لە نێوان فەرمانڕەوا و فەرمانڕەوایی کراودانە ئەم لێرە فەرمانڕەوا بە ئارەزووی خۆی ئەتوانێت یاسا و دژە یاسا بەکاربێنێ و فەرمانڕەوایی کراو ئەتوانێت بە ئارەزووی خۆی بە قسێ وکە ینی تۆ ئازادی لەوەدا کە ئەو چی ئەڵێ بیکەی و ئازادی لەوەدا کە تۆ خۆت چی لەوێ نەیکەی لێرە هیچ جۆرێک لە جۆرەکانی ئەکتیڤ بوون نییە باشە باش ئێمە زۆر لەسەر ڕەهەندە سیاسیەکەوسین بەس من ئەمەوێ هەمیشە تۆزێ لە سیاست دوورکەوینەوە لە بەرەوەی لەسەر سیاست ڕۆژانە زۆر قساکرێ با لەسەر دیوێکی دیکە قسە بکەین کە سێکتەری ڕۆشنبیران ئەکادمیستەکان و ڕووناکبیرانە یعنی ئەمانە لە دنیاە ئەو کاتێک کە سیاست ئیفلیجە بێ پەچێکەوێ ئەو کاتێک کە کۆمەلگە هیچ ئاسۆیەک نبینێ
هەمیشە ڕۆشنبیرەکان ئەچنە سەر شاخێکی بەرز و ئاو سێرەکە نەزانن لە ئاسویا ڕووناکیشی تر هەیە لە دنیا ئێمە ڕۆشنبیران لەم بارەوە چیان کردووە ئەوەی هەست پێکرێ بێدەنگی و خامۆشیەکی ئێجگار گەورە دنیای ڕۆشنبیرانی داگیر کردووە و هەندێک ڕۆشنبیران تۆمەربارکەن بە خۆیان یەکێکن لە هۆکارە سەرەکیەکانی هەڵقوڵینی و ناومێد و ڕژبینەی کە لە کۆمەلگای ئێمە هەیە لێرە ڕۆشنبیر پێویست نییە لێرە مامۆستا باسی ئەوەی کرد کە خەڵک ناخوێنێتەوە ئەم خەڵکە پێویستیان بە خوێندنەوە نیە ئەم کاینە بۆ ئەوە دروست کراوە کە ئیتر ئیشی بە خوێندنەوە نەبێ دۆ سەرنجی شتێک داوە منداڵەکان لە مەکتەب فێری هیچ نابن نمونە گرنگترین زمانێک ئیشمان پێی بێ زمانی عەرەبیە لەبەرەوەی ئێمە لەگەڵ عەرەبەکان ئاژین لێرە لە دوای نەهویەکەوە بەردەوامنەوەکان جار لە دوای جار بەرهەمێنێن بێ ئەوەی عەرەبی بزانن ئەی سەرنجی شتێکتان داوە کە ئەوانەی پێیان دەوترێ بەرپرس کە من ئەمە لەناو دوو قەوسادانیم منداڵەکانی خۆیان خەنە مەکتەبی عەرەبی یعنی جیاوازیەکە دابڕانێک هەیە لێرە حامیە هەیە حامیە چی بوو حامیە داگیرکەرێکە هات لە شوێنێکی عەسکەری بۆ خۆی جیا کردەوە ئیتر باج و سەرانەی لەوانەی ژێر دەستی ئێستن ئێمە لێرە گردەکانی ئێستا حامیان ئەوەی کە لێرە ئێمە پەیوەندی نییە لە نێوان فەرمانڕەوا و فەرمانڕەوایی کراوە ئێمە بێ ئەم سەدمەیە توش بین ئێمە ئیتر ئەو بچینەوە سەر ڕۆشنبیر کائینێکی زۆر نازەڕورە ئێستا هیچ پێویستی وانە ڕۆشنبیرەکان خۆیان دۆخێکیان دروست کردەوە کە پێویست نەبن نەخێر لەبەرەوەی پێشتر ئێمە کۆمەڵێک شتمان داوەتە پاڵ ڕۆشنبیر کە مەفروز نییە وابێ بۆ نمونە ئێماڵی نەبێ ڕۆشنبیرەکان خەڵکانی بە ئەخلاق بن بەبێەوەی بزانین ئەخلاق یعنی چی لە کاتێکە پێمان وانە بێ قەسابەکان بە ئەخلاق بن ساق تەکسیەکان بە ئەخلاق بن هیچ کەسێک هێندەی ساق تەکسیەکان لە بینی خۆیان لە پرکێشە نین وهروەها پیشەکانی تر مامۆستاکانی زانکۆ مەلاکان هونەرمەندەکان یعنی ئێمە بە تەنها و تەنها داوە لە کائینێکەکەین کە خاوەنی کۆمەڵێ بەهای باڵا بێ بەبێ ئەوەی کەسی ترم بەهایی هەبێ اینجا بەرهەمی ڕۆشنبیر پارە ناکە یعنی ڕۆشنبیر تا ئێستاش خەڵات وەرەگرێ ینی من لە گۆشەیەکم هەیە لە کوردستانی نوێ خەڵاتمە دەنێ ڕۆشنبیر ڕاستەقینە خەڵات وەرناگرێ پاداش وەرناگرێ کرێ وەرەگرێ کرێ بۆ ئەوەی بۆی ڕۆشنبیر بی بۆی مسەقف بی بۆی نووسەر بی ئەبێ میهێنەکەت ئەوە بێ ئەبێ ئیشەکەت ئەوە بێ تۆ نابێ پیشەیەکی تریشە هەبێ و وەکو کەماڵی خەریکی ئەمەیان بی ئەمە کێشش دانی ئەم کائینەی کە پێی دەوترێ بۆتە هۆی نائومێدی لێرە ئەمە هەمان ئەو عەلاقەیەیە کە وەکو چۆن بە پارتی و یەکێتییا شتەکان هەڵەواستنەوە هەمووی خەتای ئەوانە ئەمیش عەلاقەیەکی ترە لێرەوە من نامێ هیچ کامێک لە هۆکارەکان فرامۆش بکەم بە کۆمەلگا خۆی لەسەرێکەوە یەکەکە لە هۆکارەکان ڕۆشنبیرەکان هونەرمەندەکان سیاسیەکان مەلاکان ینی هەمویان بەنوع ئەلەنەکان دەستمان لەم دۆخە هەیە بەس ئەمێ هەرێکان بەرپرسیارەتی خۆی بە پێی قەبارەی خۆی وەرگێ تۆ زۆر بەرگری لە مستەقافەکان کرد بەس من پێم وایە دوجار مستەقافەکان بەشی خۆیان بینیان بەرەکەم لە بەرەوەی کە من تاوانبارم لێرە کاکە یاسین بە شخصی من تاوانبارم نمونێک بێنینەوە کاتێک تۆ تووشی دەنگژێگەوی من بێدەنگم کە من تووشی دەنگژێگە بم ئەوانی تر بێدەنگن هەمومان یەک خاوەنی گوتارێکی ینی ئەزین لای ئێمە نازم جیاوازی کراوە بەوەی کە ئەگەر لە یعنی سا بۆ نمونە تۆ لە ڕەئا جیاوازین بەس لەسەر مافیش جیاوازین ئێمە کێشەکەمان لەوایە ینی ڕۆشنبیرەکان کاتێک کە دێتە سەر مافیش تۆ مافیەوە تەیە ڕێی ئازاد هەبێ ڕێی ئازاد دەربڕی لەو کاتەیە کە مافەکەت پێشە لەکرێ ئەوان پیان وایە کە ئەو شتێکە ڕەبتی بەخۆتەوە هەیە ینی پێم وایە لەوە جارێک لە وتارێکان نووسی بود من خوێندمەوە کێشەی دنیا ئەوەیە کە دەبەنگەکان زۆر یەکگرتوون و عەقڵەکان پەرتن پێ دوانیە ڕێک ئەمە بەسەر مساقفی کووردا بەڵێ لەبەرەوەی عەقڵەکان پێویستیان بەوە نییە کە یەکگرتوو ببن عەقڵەکان جیهانبینی تایبەت بە خۆیانیان هەیە بەس دەبەنگەکان ئەیانەوە قووەت دروست بکەن اینجا ئەمەی تۆ خەڵێکی زۆر گرنگی بیری بخستەوە ئێمە لە پەیوەندیە بەوانی کە هاتن لە دوایەوە یەکەوە هاتن ئێمە کێشەکەمانەوەی ئەبێ ئەم غەڵەتە ڕاست بکەینەوە ئەمانە بۆ ڕزگارکردنی ئێمە نەهاتن بۆ دروستکردنی بەهەشتێک بۆ ئێمە نەهاتن من شتێکی خۆشت پێ بڵێم ڕەنگە بەلای مامۆستاشەوە خۆش بە من هاوڕێکم هەیە ئێستا لێرە ناژێ
بەڵام پێش بێمێرە پێم و تۆ کە دانیشێ سەیری بەرنامەکە بکە نۆمەزانی ڕاستەو خۆیان کاتێککە بێ بۆ ڕاست بکەمەوە کچێکی هاوڕێی هەموو ڕۆژنامە نووس بە ئەسڵ ئیسپانی داهاتە سلێمانی ئەم لەگەڵ یائیشێ کرد و تەرجەمەی بۆ کرد و چەند جارێک چوونە ئەم نەسوورەکە و چوونە شوێنان چوونە چەمچەماڵ بۆ لای ئەنپەل کراوەکان و چوونە هەڵەبجە و بۆ لای چیمیاباران کرا و ئەم شتانە ئەمە چەند جارێک دووبارە بۆەوە ڕۆژێکیان کچەکە وتی بەڕاست ئێوە هەست ناکەی ئێوە گەوتان لەسەر ئەسپە دۆڕاوەکە کردووە ئەوانەی کە ئێوە سەرتان پان کردنەوە ئەمە دیفاعیان لێکردن هاوڵاتی بوون چییە؟ مافەکان چین؟ شوناسی نەتەوەی چییە؟ ئەو هەموو شتێکی بۆ دامین کردبوو کە ئێستا نیتە دۆستا کارەباکە دزراوە ئاوەکە دزراوە ژیانی ڕۆژانی خۆت نەماوە هیچ تایبەتمەندیەکی تۆ نییە و تۆ بووی بە شوێنێک بۆ مەسرەفکردن بەڵێ مرۆڤی کورد باشترین و زۆرترین مەسرە بکرێ ئەمە نووسەرێکی زۆر باشمان هەیە کە من خۆم زۆر بۆن منە بەختە عالی بەیانی هەواڵێک بڵاو بۆ ئەبشەو بەختە عالی مرد چی ڕۆیە دەیەگەر بە هەواڵێک بڵاو بێتەوە لە سوید کە نووسەرێکی سویدی مردووە چی ڕۆیە ئەگەر لە وڵاتە عەرەبیەکانی خۆمان هەواڵێک بڵاو بێتەوە کە ئەدۆنیز مرد چی ڕوئە لێرە ڕۆشنبیر کائینێکی ضرور نییە کائینێکی بێزراوە بە شەیتان کراوە و هەموو تۆمەتەکانیش دەدرێتە پاڵی ئەو بەڵێ لەسەر هەمان تەور حەزەکەم لەگەڵ جەنابی قسە بکەم لە دنیاە یەکێک لە داینەمەکانی گۆڕینی کۆمەڵایەتی ڕۆشنبیرە هەتا دەوڵەت هەن ینی ڕۆشنبیرەکان دروستیا کردو دوو نمونەت بۆێنمەوە فینلاند لەسەر دەستی سنێڵمەن و هاوڕێکانی بە دەوڵەتی پرۆفیسۆرەکان ناسراو بوو ئەوانە هەرچەند ینی تا ئەندازێک نیشتیمان پەروەر و هەندێک بەڕازڕەویش لە قەڵەنیانە بەڵام بە عموم عاشقی فینلاند بوون و فینلندی کە ئێستا قیبلەی پەروەردەیە لە دنیاە بەنوعی لەنەوەکان دەوڵەتی سنێڵمەن و ڕەفیقەکانێتی ئەمانە ڕۆشنبیری ئۆرگانی بوون و سنێڵمەن خۆشی فەیلسوفە ینی لە فەیلسوفانی تا ئەندازێک سەر بە مەدرسەی پەیمانی کۆمەڵاتی و ئەوێ ینی وڵاتی هی سنگافورە کە لە ئەو سەری دنیاە بەعکسی فینلندەوە ئەوش دەوڵەتی کامبریجەکانی پێوترا لیکوانیو کە لە کامبریج هاتەوە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەیە کارخریجی کامبریج بوون کاتێک کە سنگافورە لە مالیزیا جا بۆ لیکوانیو لە یاداشتەکانە باسێکاڵە دەسم کرد بە گریان وتمێمە بە چی بژین نەبنی لە برسا ئێمە ینی چکە وەزئی زۆر ئەم مالیزیا خۆی وەزئی خراب بوو سنگافورەش لێی جا بۆ ینی وێنەکانی ساڵی 1965 شەستەکان هەتا 1970 سنگافورە بینی باوەڕ ناکەی ینی لە پیسترین گەڕەکەەکانی ئێرە پیسترە ئێستا سنگافورێکێکە لەو دەوڵەتانەی کە ینی بڵین دەخلی نیشتیمانی ساڵانی ئەچێتە نزیکی 800 میلیارد دۆلار ینی ئەمانە ئەو وڵاتانن کە ڕۆشنبیر ڕۆڵی هەبووە ینی ئەکادیمیستەکان ڕۆڵیان هەبوو لە دروستکردنیە لە دنیای ئێمە یا ڕۆشنبیر یەک کێشەی هەیە یا ئەچێتە سیاسیە بەتەواتی لە سیاستان نقمە بێ یا بەتەواتی خۆی لە سیاست بەدوورەگرێ پێدوانیە کە ئیتر ڕۆشنبیرە بێ لە دنیای ئێمە ببێ بەهێزێک کە بەبێ ئەوەی تەسلیمی سیاست بێ خۆی یەکێک بێ لە داینەمەکانی گۆڕانکاری بەڵێ ڕاستەکەی ئێمە وەکو نوخبە و دەستەبژێر ئەگەر قسە بکەین یان تەنها چاومان لەسەر ئەو ڕۆشنبیرە نەبێ کە خەریکی فکر و نووسین و ئەو بابەتانەیە با بڵین بیرکردنەوەیە وەکو نوخبە هەم ئەکادیمیستەکان ئەگرێتەوە هەم مامۆسای زانکۆ و دکتۆرەکان و هەتا دوای مسەقف و ئەوانە ئەگرێتەوە ئێمە لە ڕاستیە ئێمە کێشەی گەورەمان هەیە لەگەڵ نوخبا لە وڵاتی ئێمە لە ڕاستیە ئێمە ئەو لوودبەرزەی کە نوخبە هەیەی هەر لە مامۆسایەکی زانکۆ بیگرە هەتا ڕۆشنبیرێکە دوان یاسیان کتێبی نووسی و ئیتر کۆمەلگە بە قەرزاری خۆی زانانی لە ڕاستیە من هەرگیز هاوڕانیم لەگەڵ مامۆساوەی کە بەرپرسیارەتی لەسەر ڕۆشنبیر نییە یاخود ئەبێ کۆمەلگا یعنی بەڕاستی ئەوەی کە هەیە لێرە و ئەوەی کە ڕۆشنبیریا خەتێک هێڵێک لە ڕۆشنبیری کوردی داوایەکە داوای تەقدیسکردنی ڕۆشنبیرەکە داوای ئەوەیەکە بۆ نمونە ڕۆشنبیریش مەسەلەن یعنی ئەگەر لە کەوانەیەکە وشەی دەروێش بەکاربێنم دەروێشی خۆی هەبێت لە ڕاستیە ئەمە مرۆڤی بەرپرسیارەوەی بە ماناسارتەریەکەی هەرگیز نابێ بەو شێوە بیر بکاتەوە داوای تەقدیسکردن کا داوای ئەوە بکا کە ئەبێ ئەم لە دوورەوە بۆی بنووسێت و ئەمیش پیادەی بکات و بیخوێنێتەوە و بە قسەی بکات و هەتا دوایی
ئەمە ڕۆشنبیری ئەو ڕۆشنبیریەیە کە لە ڕاستیە گرامشی جیاکاری کردووە لە نێوانیانە پێوترێ پێڵێ ڕۆشنبیری ئۆرگانی و ڕۆشنبیری تەقلیدی. ئێمە ئەوەی هەمانە لە ڕاستیە ڕۆشنبیری تەقلیدیمان هەیە، ڕۆشنبیرێکە بەردەوام ئەنووسێت و واقسە ئەکات کە ئەبێ ئەم بیرکردنەوانەی ئەم و ئەم قسانەی ئەم ئیتر بەخەتی ئاڵتونی بنووسرێتەوە. لە ڕاستیە ڕۆشنبیری ئۆرگانی تۆ پێ دوایە کە ڕۆشنبیری تەنیا ئیشی بیرکردنەوەی بەڵکۆ بێ لە پراکتیزەکردنیشا بەشدار بێت. ئەوەی کە پێوترێ پراکتیسی سیاسی لە ڕاستیە، یعنی ئەمە یەکێ لە کێشەکانمانەوەیە ڕۆشنبیری ئێمە، یعنی قسە لەسەرەوەیەکە کە ئەبێ مرۆڤ لە سیاست داماڵڕێ یا مرۆڤ بێز لە سیاست کاتەوە و دوورکەوێتەوە لە سیاست. لە کاتێکا گۆڕینی واقع بەبێ فکری سیاسی ئەمە شتێکی مەحاڵە. بۆیە لە ڕاستیە هەم ئەبێ باڵانسێک دروستکرێ، هەم مستەقەفەکان ئاستی سیاسی بەشداری سیاسیان بەرزکەنەوە، ئەم سیاسیەکانیش ئاستی سەقافیان بەرزکەنەوە، چکۆ لە ڕاستیە ینی سیاسی لە دنیای ئێمە بێ ئەنداز دابڕاون لە معریفەی سیاسی و لە فەلسفە و ئەوانە. نازام هاوڕای لەگەڵمایانە بە دڵنیاییەوە تەواو هاوڕاب لەگەڵتە. ینی ئەمە زانکۆ کە شوێنی گەورەترین ناوەندی بیرکردنەوەی لە هەموو وڵاتێکە. ئێمە زانکۆکان بە شێوەیەکی گشتی زانکۆی کوردی و زانکۆی عێراقی و ناوچەکەش توانی بڵین ناوی بنێم ئۆردوگای بێدەنگی. زانکۆ بووە بە ئۆردوگای بێدەنگی، یعنی نەبیری تیا ئەکرێتەوە نەدەنگی تیا هەڵە بڕێت. لە ڕاستیە ئەمە خاڵێکی تر من بە نخبە ئەگەر هەر لەسەر نخبە قسە بکەم، بەرپرسیارەتەکە تەنها لەسەر ئەو چینە نییە کە وەکو مامۆسا ئەنووسێت، بەرپرسیارەتەکە لەسەر نخبەکانی تریشە. یعنی ئێمە پزیشکی ئێمە یعنی هیوادارم کە ئەم شتانە ئەڵێن گشتگیر نییە، بەڵام بە ڕێژەیەکی گەورە ئەم شتەمان لایەیە کە ئەڵێن مامۆسای زانکۆ ڕێژەکە بەرزەکە، ئەڵێن پزیشک یعنی پزیشکی ئێمە لە بری ئەوەی کێبڕکێکەی لەسەر ئەوە بێت دۆزینەوەیەکی تازە بکە، چارەسەری نەخۆشیەکی تازە بکە یا دەرمانێکی تازە بدۆزێتەوە، کێبڕکێکەی لەسەر ئەوەیە خاوەنی بینای و تەلاری خۆی بێ، خاوەنی تاقیگە و سۆنەری خۆی بێ، خاوەنی دەرمانخانەی خۆی بێت، کێبڕگەکە گەشتوتە و ئاستە. یعنی ئێمە ئەم نخبە بەگشتی بەرپرسیارن تا ئەگاتە ئەو ڕۆشنبیرەی کە داوای ئەوەمان لێ ئەکات مەسەلەن تەقدیسیان کرێ. دەستخۆش کاتم زۆر کەم ماوە، بەس پرسیارێک حەزەکەم پرسیارەکە چۆن سەرەتایەک چینە قۆناغێکەوە کە بەو شێوێ ناومێد بین کە مرۆڤی هۆشمەند ناومێد دەبێ و چۆنیش لەو ناومێدیەوە سەرەتایکی تازە دەست پێ بکەینەوە، هیچ خەریتێکت لەبەر دەست بەدەستن بە کۆی سیستمە کاڵەوەشێنەوە و لە سەرەتاوە دروستێکەمەوە. ئەمە وەکو نەخۆشی تەشەناکە. ئێمە کێشەمان تەنها لەوان نییە کە لەسەرەوە کێشەمان هەیە، ئێستا خودی کۆمەلگاکە کێشەی هەیە. ئەم کۆمەلگایە دۆستەرەنجی شتێک داوە ئێمە بە 30 ساڵەمان توانین دەستورێک دابنین. بۆچی ناتوانین دەستور دابنین؟ کە دەستور سنوورداری دەکا، دەستوری یاساکانت ڕێگەخە. تۆ پێویستت بەمە نییە، پێویستت بەوە نییە کە ڕێگ بخرێ. جیهان بینەکەی من تەسەورەکەی من بۆ خودی هەموو کۆمەلگاکەیە. ئەمەی ئێستا لێرە ئەژی بە تەسەوری من، بە تێڕوانینی من، بەوەندەی من لە فکری سیاسی زانم ئەمە خەڵکە وڵاتی نین. ئەمانەی لێرە پەیوەندی نییە لە بینی ئەم کائینانەی کە ئێستا لێرە ئەژین. بۆیە ئەبێ کۆی ئەم سیستمە بەسەر یەکەوە هەمووی هەڵوەشێن بۆ و جاری جکە لە سەرەتاوە دروستی بکەمەوە. ئەمە چۆن نەتوانم بکەم؟ ئەو پرسیارە گەورەکەیە. پێدوانیە بۆ ئەوەی کە لە دنیا ئێمە سەرەتایکی تازە دەست پێ بکەین، سیاسیۆک و پێرکلیس، ڕۆشنبیری وەکو سۆکرات، سیاسی وەکو بسمارک، ڕۆشنبیری وەکو کانت، وەکو ڤۆڵتێر، وەکو ئەوانەمان پێویستە. ینی ئەبێ هەمویان مستەوای خۆیان بەرزکەنەوە بۆی کە بگەینە ئاستێک کۆمەلگاکە، چونکە سیاسیەک ئەگەر کۆمەلگاکەی ناومێد بە هیچ قازانجێک ناکەوە، ناگا بە شوێنێک. نازانم متفقی لەگەڵ بە تۆ جنگاوەرەکانت ئەم خەڵکە ئەگەرم خەڵکە ناومێد تۆ ناتوانانی هیچ بکەی. پێدوانێ پێویستمان بۆ دوو مۆدێلە لە چۆنیان پێکەین پێکلیستێک لە کوێ بێنین. من لە بەرنامەیەکە لەگەڵ تۆ جارێک کە قسەمان کرد ئایا سۆکرات بێ بۆ ئێرە؟ نازانم دێتەوە بیر سۆکرات بێ دیسانێکمان دوایی گەیشتنەوەی کە نێت باشتر نێت باشتر بۆ ئێرە. پێرەکلیست لە ئەسینا بەیانەی خەڵکی ئەسینا لە خەو هەڵنەسان پێرەکلیسیان هەبێ. ئەوان سیستەمێکی پەروەردەی چاچیان هەبوو، وردەوردە پێرەکلیسیان دروست کردووە و دوجار خۆشیان لە پێرەکلیسیش هەڵەگەڕێنەوە. زۆر بە کورتی پێ دوایە کۆمەڵگەی ئێمە ماتەوزە و پۆتەنشەڵەتی ئەوەی تیانە کە بتوانێت
سەرەتاکی تازە دەست پێ بکە بەگومان لە هەموو شوێنەکەمە بەڵام ئێمە هێشتا کارەساتە گەورەکەمان بەسەر ناتوە ئەبێ وێران ببیت بۆی جارێککە لە سفرەوە دەست پێ بکەینەوە ئێمە بەردەوام خەریکی دەرزی بچووک بچوشی خەریکی حەبی بوسەکینی پێدەین بۆ نمونە 50 ڕۆژ جارێک معاشە بێ ئەبێ معاش نەمێنێ ئەبێ ئەم کاینە نابێ ماوەیەک هاوار بکات و دوای بچێتەوە بۆ ماڵەوە و بەیانی بچێتەوە سەر ئیشی خۆی من ئێستاش لەبەر تێ ناکەم یعنی چی 3 مانگ مەکتەب نابێ ئیژەڕوا بە ئیژەڕوا بەڵێ کارەساتە بێگومان ئەبێ کارەساتە گەورەکە ڕووبە بەجاتر داگیرەکەینەوە ئێمە لە ناوەچین حکوومەتمان نامێنێ پەتایەک ڕوومان تێکا شۆڕشێکی گەورە ئەەکەین ئەبێ کارەساتێک ڕووبە ئەمەی ئێستا هەیە بیرڕوخێنێ باش دەستخۆش لە دنیای عەرەبی ئەوەی کە کاگاوت ئێڵێ ڕوویە سەیری دنیای عەرەبی بکەین سا لیبیا وێرانێ سووریا وێرانێ عێراق وێرانەیە لوبنان وێرانێ فەڵەستین وێرانێ پێ دوای ئەم مەنتیقەیە بەرەو ئەو وێرانبوونەوەی و لەنا ئەو وێرانبوونەوە سەرەتاکی تازە دەست پێکە ڕاستەکەی من لەگەڵ ئەوەم کە ئەگەر باسی چارەسەر بکەین زۆر بە کورتی گەلی کورد بەگشتی وەکو گەلانی ناوچەکە وەکو وڵاتانی عەرەبی گەلێکی تێکشکاون بە درێژایی مێژوو گەلێکی داگیرکراو بوون ئەم داگیرکردنە کاریگەری لەسەر کۆمەڵگەی ئێمە بووە لە ناگایی ئێمە و لە نستی کۆمەڵگەی لە تاکی کوردیە ئەمە درێژەی هەیە ئەم تێکشکانەی بە حکمی ئیستیعمار و داگیرکاری و ئیمپریالیزم تا ئێستا هاتووە ئەم گەلە ئەو ماتەوزەی تایەوە ئەکرێت ببێتە خاوەنی ئیرادە و پۆڵاینی خۆی بۆیە هەرگیز نابێ ئێمە ناومێت بین یان ڕەشبین بین بەرامبەر ئەو بابەتە و خەڵکی ناومێت ئەگەر بێوێ ئێمە گرنگ لەسەر هەوڵدان هاوڕێکیان ئەبێ قسە بکەین هەوڵدانی بەردەوام تاقیکردنەوەی ئۆپۆزیسیۆن کراوە یان تاقیکردنەوەی ڕەنگە تاکی کوردی بە پێی توانا و ئەو وزەی کە هەی بووە لە ماوەیەکە توانای ئەوەی هەبوو بێت چەند دەموچاوێک بگۆڕێ و تاقی کاتەوە بەڵام ئەمە دوای ئەوەی کە هەموو کەسەکانی بۆ دەرەکەوێت تووشی ئەم ناومێدیە کات گرنگەوەی بەردەوام بێ لەسەرەوەی کە تروسکاییەک هەیە و هیوایەک هەیە بۆ ئەوەی گەیشتن بەو سەری تونێلەکە مەمساناجییان زۆر سپاس بۆ تۆ وەکو ئاخیر پرسیار بەس بەڵێ پێ دوایە سەرەتای تازە لە بیرکردنەوە دەست پێکە بێگومان لە سەرەتای تازە لە بیرکردنەوە دەست پێ بە دڵنیاییەوە بە ئومێدم کە لەم بەرنمەیە گفتوگۆمان لەسەر بابەتێکی گرنگ کردبێت کە بۆ هەمومان گرنگە هەمومان بنەوە لە نوعەکان بە منیشەوە کاتێک دۆخی کوردستانە بینین ناومێدی و ڕەشببینی تا لوتمان تا بینە قاقامان هاتووە بەڵام ئەبێت تێبگەین کەم دۆخانە دۆخی کاتین و بیرکردنەوە و ڕێگەگرتنی عقل و ڕۆیشتن بە شاڕێی ئاوەز و عقڵە ئەمانگەێنێ بە شوێنە کە تیا بتوانانی سەرەتاکی تازە و ئومێدی تازە بدۆزینەوە بە ئومێدی ئەو ڕۆژە و بە ئومێدی ئەوەی کە ڕۆژێکی نزیک بێ تا بەرنامی داات و بەجێتان ئەڵم بەرنمەکان وردە وردە و وەکو هەولێرە ئازیزەکان ئەڵێن بەکاوە خۆ تەساعودی لێڤڵەکەی بەرەو سەرەوە بین و لە بەرنمەکانی داهاتووە گفتوگۆی گەرمترەکەین بابەتی باشترە خینە بەر باس تاو کاتە بەخواتان سپێرم بە ئومێدم کە هەموو کاتێکتان خۆشی بێ و کاتەکانتان بە کاتژمێری عقل ڕێخەن و وردە وردە دنیای ئێمە بەرەو سەرتاکی تازە بەرە دووبارە بۆ سپاس بۆ یۆش سپاس.